لیژنەی کاراکردنەوەی پارلەمان و حکوومەت دەستی بە جموجۆڵەکانی کرد. یەکەم هەنگاوی لیژنەکە ئەنجامدانی کۆبوونەوەیەکی ناوخۆیی بوو تا پلانێک بۆ سەردانی لایەنە سیاسەکان دابنێن. کۆبوونەوەکە سێ کاتژمێری خایاند و لە بارگای مەکتەبی سیاسی یەکگرتووی ئیسلامی لە هەولێر بەڕێوە چوو کە تێیدا باس لە چۆنیەتی کاراکردنەوەی پەرلەمان و حکوومەت و ئاساییکردنەوەی پەیوەندی لایەنە سیاسەکان کرا. لیژنەکە لەسەر ئەوە ڕێک کەوتووە یەکەم لایەن سەردانی بزوتنەوەی گۆڕان بکات، دواتریش کۆمەڵی ئیسلامی. سبەینە بەرنامەی کۆبوونەوە لەگەڵ حزبەکان ڕێکەخا و لە بزوتنەوەی گۆڕانیشەوە دەست پێەکەین. هەر سێ لایەن لە بزوتنەوەی گۆڕان، اینجا کۆمەڵی ئیسلامی، اینجا لایەنەکانی تر. تەواو ئیتر قسەم نەما. هەر لە کۆبوونەوەکەدا فواد حوسێن سەرۆکی دیوانی سەرۆکایەتی هەرێم ڕاست پێردراوە بۆ ئەوەی پەیوەندی لەگەڵ لایەنە سیاسیەکان بکات و کاتی کۆبوونەوەکان و سەردانی لیژنەکە بۆ لای لایەنەکان دیاری بکات. هاوکات لیژنەکە لەم کۆبوونەوەدا باسی گۆڕانکاری نەکردووە لە دەستەی سەرۆکایەتی پەرلەمانی کوردستاندا. بەڵام لە وەڵامی پرسیارێکی NRTدا نێچیروان بارزانی دەڵێت لە کۆبوونەوەکانی داهاتوودا باسی ئەم بابەتە دەکەن. بزوتنەوەی گۆڕان کە لایەنێکی سەرەکیە لە ململانێ سیاسیەکاندا و ڕێگری لە سەرۆکی پەرلەمان و وەزیرەکانی کراوە بگەڕێنەوە سەر کارەکانیان، ئامادەیی دەربڕی پێشوازی لە لیژنەکە بکات و لەگەڵیاندا کۆ ببێتەوە. هاوکات محەممەد حەکیم کارگێڕی ئەنجومەنی سیاسی کۆمەڵی ئیسلامی بە NRT ڕاگەیاند پێشوازی لە لیژنەکە دەکەن. ئێمە پێمان وایە و هەڕوێسی خۆمان وا ڕاگەیاندووە کە ئێمە ئامادەین ئەگەر ئەو وەفدە بێن سەردانی ئێمە بکەن، ئێمە پێشوازیان بکەین و گوێ لە ڕاو بۆچوون و پێشنیارەکانی ئەوان بگرین و ئێمەش پێشنیار و ڕای خۆمان و پرۆژەی خۆمانیان پێ بڵین بۆ تێپەڕاندنی ئەم بارودۆخە لە بەرژەوەندی خەڵکی کوردستان و ئەزمونونەکەمان. خاڵشتیش کە دەمەوێت باسی بکەم ئەوەیە کە ئێمە وەک بزوتنەوەی گۆڕان بە هیچ شێوەیەک پێشنیاری ئەومان بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان نەکردووە کە ئەو وەفدە بێن بۆ لای ئێمە بۆ چاخواردنەوەیەک و دوای ئەوە بچین لە مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان کۆبوونەوەکانمان بکەین. سوپاسدانەکەم. لیژنەی کاراکردنەوەی پەرلەمان و حکوومەت لە کۆبوونەوەی 26 مانگی ڕابردووی بارزانی و لایەنە سیاسیەکان پێکهێنرا جگە لە فواد حوسێن، پارتی یەکێتی یەکگرتوو هەر یەکە دوو نوێنەریان لە لیژنەکەدا هەیە. بڕیاریشە دوای کۆبوونەوەیان لەگەڵ گۆڕان و کۆمەڵ لیژنەکە ئەم دوولانە بانگێش بکات بۆ کۆبوونەوەی داهاتووی بارزانی و لایەنە سیاسیەکان، چونکە کۆبوونەوەی هەفتەی ڕابردوویان بایکۆت کرد. لیژنەکە یەکەم جار لە دەرگای یەکگرتوویدا و دەرگاکەیان بۆ کردەوە، بۆیە دەوێت ئەو دۆخەی واوەکو ئەم دەرگایە داخراوە بیکاتەوە و چارەسەری بکات. بەرزان مەلامین، NRT هەولێر.